یەکێتی با گرنگیەوە دەڕوانێتە کللتوری پێکەوەی سیاسی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستاندا لەسەر بنەمای هاوبەشی و شەراکەتی ڕاستەقینە تا لەو چوارچێوەیەشدا هاوسەنگی و پارسەنگی هەموو لایەک پارێزراو بێت، چونکە بە بڕوای یەکێتی ئەمە کاریگەری باشی دەبێت لەسەر ناو ناوبانگی پێگە و کاری هاوبەش و پێکەوەیی هەم بۆ ناوەوەی هەرێمی کوردستان و هەمیش بە ڕووی دنیای دەرەوەدا. هەر بۆ ئەم مەبەستەش لە ئێستادا یەکێتی بە هاوبەشی لەگەڵ لایەنەکانی دیکەدا دەیەوێت کار لەسەر هێنانەدی بنەماکانی کاری پێکەوەیی بکات. ئێمە لە دوای کۆنگرەوە کەوتونیەتە ئەوەی کە دەبێت ئێمە لەگەڵ هەموو حیزبەکان بەیەکەوە ئیشکەین. ئەم کوردستانە پێویستی بۆیە کە ئارام بێ، پێویستی بۆیە کە گرژی تێدا نەبێ، بۆیە پەیوەندیمان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئێستا زۆر باشە، پەیوەندیمان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لەگەڵ یەکگرتوو و ئەمڕۆ سەردانی بەڕێز کاکە حەمی حاجی مەحموود کراوە، سەردانی یەکگرتووی ئیسلامی کراوە و تەنانەت پەیوەندیمان لەگەڵنەوەی نوێش بە هەمان شێوەیە. ئەم کوردستانە دەبێت بە هەمومان بەڕێوەبەرین ئەوەی کە هەدەفی یەکێتیە خزمەتکردنی خەڵکە. بە بڕوای یەکێتی ڕێخستنەوەی نێوماڵی کورد و کۆکردنەوەی خواستی هەموو لایەنەکان لە دەوری یەک پرسی نیشتیمانی و نەتەوەیی و باشکردنی بژێوی خەڵک، هەموو ئەمانە پێویستی بە باشکردنی پەیوەندی نێوان لایەنەکان و خۆ ئامادەکردنی پێکەوەییە بۆ هەموو پێشاتانەی کە هاتوونەتە پێش. بۆیە یەکێتی بەبایەخەوە دەڕوانێتە پاراستنی کللتوری پێکەوەیی کاری سیاسی و کۆمەڵایەتی. کەلتوری پێکەوە ژیان و کەلتوری تەبایی و کەلتوری ڕێخستنەوەی ناوماڵی کورد کەلتورێکە بۆ یەکێتیەکان لە سەرۆک مام جەلال ماوەتەوە. ئێمە لە سەختترین هەلومەر زۆر دژوارتر لە ئێستا سەرۆک مام جەلال هەنگاوی زۆر گەورەی ناوە بۆ یەخستنەوەی ماڵی کورد و بۆ تەبایی و یەکڕیزی. سەرکردایەتی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێواز لەسەر هەمان ڕێچکە و ڕێبازی سەرۆک درێژە بەو ڕێبازادات. ئێمە لە هەلومەرجێکی دارایی و لە هەلومەرجێکی ئابووری زۆر سەختین لە هەرێمی کوردستان و بۆ ئێمە بۆ یەکڕیزی نێوماڵی کورد، بۆ قسەکردن لەگەڵ عێراق و بۆ پاراستنی سەنگی کورد لە دەرەوە و بۆ ئەوەی کە لە ناوەوەی هەرێمی کوردستانیش کۆمەڵانی خەڵکی کوردستان توان ژیانێکی باشتر و مسۆگەرتریانە بێت. ئێمە پێویستیمان بەوەیە کە یەکڕیزی نێوماڵی کورد پارێزین، بەڵام دیارە ئەم یەکڕیزی نێوماڵی کورد پێویستە هاوسەنگی تیا پارێزرێت. لە ئێستادا هەرێمی کوردستان بە چەندین قەیرانی گەورەی وەک سیاسی و ئابووریدا تێپەڕ دەبێت. بەمەش کاریگەری ڕاستەخۆی کردوتە سەر بژێوی هاوڵاتیان و فەرمانبەران. هەرچی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە باوەڕی وایە تا یەکوتاری و یەکەڵوێسی سەرکردایەتی کورد و باشبوونی پەیوەندی لایەنەکان نەیاتە دی ئەستەمە بتوانرێت هەروە بە ئاسانی قۆناغەکە تێپەڕێندرێت. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.